پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی بە شیشانۆ بە هاوبەشی میترۆنۆم پرۆداکشن لە پێناو دەرخستنی توانە و بەهرەی گەنجان وەرکشۆپێکیان ڕێخست. وەرکشۆپەکە بنەما سەرەتاییەکانی نواندنی شانۆ بەگشتی لەخۆ دەگرێت. ئامازەیم لەم وەرکشۆپە بەشداریم کردووە. زۆر دڵم خۆشە، ماوەی 3 ڕۆژە بەشداریم کردو. سوودێکی زۆری پێگەاندوم لە بارەکانی نمایش و شانۆی و نواندن و زۆر شتی تر بە سەرپەرشتی مامۆستا ئاراس و مامۆستا شوان. زۆر دڵخۆش بووم دیسان کە لەم وەرکشۆپە بەشداریم کرد. شتیوا زۆر کەمە لە سلێمانیە، بەڵام بە خۆشحاڵانە ئەم هەلایان بۆ ئێمە ڕەخساند. هەر کەسێ بۆ پڕی توانە بەخۆبوونەوە، بۆ پڕی باوەڕ بەخۆبوونەوە کاو توانای ئەو بەهرەی تیابێ زۆر ئاساییە کە سەردانی ئەمان بکە، داوای یارمەتیان لێ بکە، بێ بەشداری لە شتێکی وایە بکە تا بەهرەکانی خۆی پەرە پێبات. بەڕاستی شتێکی گرنگە، یعنی لە شاری سلێمانی ئەم شتانە بە بەردەوامی هەبێت، چونکە هەموو کەسێ دەرفەتی ئەوەی نییە بە ئەکادیمی هەنێشت لە بواری شانۆ بخوێنێ. بەڕاستی شتێکی زۆر گرنگە بۆ کەسانی کە لە پەیمانگاکانین، هەرچەم حکومی بێت ئەهلی بێ دەرفەتیویان نەبووە بۆیان نەڕەخساوە. بەڕاستی پێم خۆشە کە ئەم شتانە بەردەوامیان هەبێ و نەوەستێ بۆ دەرفەتی زیاتر بۆ گەنجان و ئەو گەنج و لاوانی کە خولیایان هەیە، حەزیان هەیە بۆ مەسرەحی، بۆ شانۆ، بۆ نووسین، بۆ شتێبێ. زۆر سپاسی مامۆستا ئاراس، مامۆستا شوانی شەکەم دەرفەتە جوانە بۆ ئێمەیان بەخشیوە. تقریباً ماوەی 3 بۆ 4 ڕۆژە ئێمە خەریکین، زۆر مرتاحین، زۆر ئیسفادەمان کردووە. سەبارەت بە وەرکشۆپە میوانداری مامۆستا ئاراس عەبدوڵڵامان کردو. مامۆستا سڵاو لێبێ بەخێر بێ. سڵاو لە تۆش سەوزان خان، زۆر سپاس. مامۆستا ئەم وەرکشۆپەی ئێوە چی لەخۆ دەگرێت؟ وەکو بەڕێزت ئاماژەت پێەیە بنەما سەرەتاییەکانی نواندنی شانۆیی لەخۆگرێت کە بە کۆمەڵێک یاری و ڕاهێنانی جۆرا و جۆرە ئێمە هەوڵە دەینەما بەڵێ بێگومان بەشێکی لە ڕاهێنانەکان یاریە و بەشێکی تریشان هەر لە چوارچێوەی یاریە ئەمێنێتەوە، چونکە ئەو بەشداربووانی کە یاریەکان یا ڕاهێنانەکان ئەنجامەدەن بەشێک لە ئەنجامدانی یاریەکە بێتە چێژێکی تایبەتی بۆ ئەوان. سەرکەوتوو بن. ئەم وەرکشۆپە تایبەتە بە فێرخوازانیان هەموو کەسێک کە توانێت بێت بەشدار بێت لەگەڵ بەس دەگەر لە فێرخوازانی شانۆ بێ بێگومان ئێمە وەرکشۆپەکەمان دەستنیشان نەکردووە تایبەت بێ بە ئاستێکی دیاری کراو، واتە ئەگەر شانۆی خوێندە بێ یان نەی خوێندە بێ، ئەگەر سینەمای خوێندە بێ یان نەی خوێندە بێ، وەرکشۆپەکەمان بە تەواوەتی کراوە بوو بۆ ئەوەی هەر کەسێک حەز و خولیای نواندنی هەیە و ئەوێت تۆزێ زیاتر پێشکەوێت لەو مەجاالەیە بتوانێت پەیوەندی بکە و بەشدار بێ. ئەنجامی یان دەرەنجامی ئەم وەرکشۆپەکە لە شاری هەولێریش ئەنجامتاندا چۆنی بینن؟ ڕاستیەکەی ئەمە سەرەتا زۆر سوپاسی سنتەری ئاڵا بکەم لە شاری هەولێر کە ئەوان هەستان بە پێدانی هۆڵێک بۆ ماوەی 5 ڕۆژ بە ئێمە کە ئەوە جێی دەستخۆشیە لە ڕاستیا و بەدەمەوە هاتنی فێرخوازان لە هەولێر کە 27 کەس ماوەی 5 ڕۆژ بە بەردەوامی لەگەڵمان نابوون. بەڕاستی دوای کۆتاییهاتنی وەرکشۆپەکە فیدباکی بەشدار بووان زۆر باش بوو بۆ ئێمە، ئەوە زۆر جێی دڵخۆشی بوو. ئەنجامی ئەم وەرکشۆپەی شاری سلێمانی ئەکرێت بە بەرهەمێکی هونەری؟ ڕاستیەکەی لەبەرەوەی ئەو ڕۆژانی کە وەرکشۆپەکەی تی ئەنجامەدەین تەنها 5 ڕۆژە جەناب شانۆکاری ئەزانین لە ماوەی 5 ڕۆژە تۆزێ قورسە ئێمە بتوانین بە گروپێکی تێکەڵ کە ئاستی سەرەتایی و ناوەند و ڕەنگە ئەزمونداریشی تیابێ بتوانین لە ماوەی 5 ڕۆژە ئێمە نمایش بەم گروپە دروست بکەین. بەڵام لەگەڵەوەی کە نمایشێکمان نییە و عەرزی بکەین یان پیشانی بدەین بۆ خەڵکانێک لە دەروی وەرکشۆپەکە بێن و تەماشایکەن، ئێمە هەموو ڕۆژێک دیمەن دروستکردنمان هەیە بە تەکنیکەکانی شانۆی ئیرتیجال کە بێگومان ئەمە لێرە باسی ئەوە بکەم بە خۆشحاڵیەوە من لەگەڵ هونەرمەند شوانکەریم ئەم وەرکشۆپە سەرپەرشتی ئەگەدەین ئیدارەی ئەدەین با بڵێن ئەو ئەزمونێکی دوور و درێژەیە لە وڵاتی ئەڵمانیا لەم بوارەدا و بێگومانم کە ئەو زانین و زانیارانی کە لە لای مامۆستا شوان هەیە زۆر سوودی هەیە بۆ تەواوی ئەوانی کە بەشداریان کردووە و بێگومان ئێمە هەموو ڕۆژێک دیمەن دروستکردنمان هەیە، دیمەنی 5 خولەکی تایە، جاری وایە دیمەنی زۆر باشە بینین کە لەو دقەیە دروستەکرێت. ئەمەیە بپرسم ئەم بیرۆکەی وەرکشۆپەتان چۆن لا دروست بوو و ئەمە ئەبێ بە زنجیرەیەک یا تەنیا ئەو دوو وەرکشۆپە بوو کە لە شاری هەولێر و شاری سلێمانی ئەنجامتان داوە؟ بۆ پەڕی خۆشحاڵیەوە ئەگەر بتوانین ئێمە درێژە بە ئەنجامدانی وەرکشۆپەکانە دەین. بیرۆکی وەرکشۆپەکە سەرەتا لەوە هات کە من بۆ خۆم 4 ساڵ لە هەولێر ژیاوم لەوێ خوێندنم تەواو کردووە، لەوە هات کە لەگە کاکشوانە گفتوگوی ئەومانە کرد بۆچی هەولێر
هیچ چالاکیەکی شانۆییتیانە ئەڵێم هیچ مەبەسم ئەوەیە زۆر کەمە، بەڵێ. بێگومان هاوڕێکانم لە هەولێر کە ئێستا ڕەنگەم گفتوگوی ئێمە ببینن دڵنیام ئەوە ئازانن بیرمان لەوە کردەوە ئەگەر ئێمە بتوانین وەرکشۆپێک لە هەولێر دروست بکەین بزانین خەڵکێک هەیە لە هەولێر حەز بە کاری هونەری بکە کە بەڕاستی ئەوانەی کە نایان تۆمارکرد ئێمە توش شۆک بووین بەوە نزیکی 30 کەس ناویان تۆمار کرد بەڵام چەند کەسێکیان بە بوونەی ئەو کاتە تایبەتێکی ئێمە دامان نبوو نیانەتوانی بەشدار بکەن 27 کەس ماوەی 5 ڕۆژ لەگەڵمانە بەشدار بووە ئەوە زۆر باش و دواتر بیرمانەوە کردەوە کە لە سلێمانیش داواکاری هەبوو لەسەر ئەنجامدانی وەرکشۆپ بە خۆشحاڵی و یەک دوو بیرۆکەی ترمانێ ئەگەر بزانین دەرفەت ئەبێت لە هەندێک لە شار و شارۆچکەکانی تریش سەر پێی بخێن و دووبارە وەرکشۆپەکە بکەین سەرکەوتوو بن کێ هاوکارتان بوو بۆ کردنەوەی ئەم وەرکشۆپانە پرسیارێکی زۆر باشە من ئەمەوێ لە بەرنمەکەی جەنابتەوە لە ڕێی کەناڵی کورساتەوە زۆر سوپاسی ئەو شوێنانە بکەم کە وەکو کەرتی تایبەت دێنە پشت پرۆژەی هونەری کە ئەمە زۆر گرنگە لە هەموو وڵاتانی دنیا ئەم پێشکەوتنە لە ڕێی کەرتی تایبەتەوە زیاتر ئەچێتە پێشەوە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی ئێمە کەرتی حکومی وەلا بنین بڵێن کەرتی حکومی ئیتر ئیژ نەکا و ئیتر بخەوێت و نازانم چی و ئەم جۆرە شتانە بەداخەوە ئێڵێم کە بەڕێبەرایەتی ڕۆشنبیری سلێمانی زۆر کەم تەرخەمە لە بوارەکەی خۆیدا کە سەرپێخستنی پرۆژەی هونەری و پشگیریکردنە لە پرۆژەی هونەری دڵنیات ئەەکەمەوە چەندین پرۆژە لەم شاری سلێمانیە ئەنجامەدرێت بە ڕێبەرایەتی ڕۆشنبیری سلێمانیش ئاگەی لێن ئێوە هیچ پێشنیارێکتان بۆ بەڕێبەرێتی کردو ئەوان بە دەنگتانەوە نێن بە ئەزمموی شخصی خۆمان بۆ کاری هونەری بۆ نمونە پرۆژەمان تەقدیم کردو بە دەممانەوە نهاتون ئێستا بیرمانەوە کردوتمان پێویست بەوە ناکە میترۆنام پرۆداکشن وەکو ئاماژەت پێیا زۆر سوپاسیانەکەین لە پشت وەرکشۆپەکەی هەولێر و سلێمانی شەوە بوون ئەمێ ئاماژە بەوە بدەم کە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیش بەشی شانۆ ڕۆڵێکی یەکجار گرنگە ژێڕێ کامێرەی بەڕێستان دوێنێ لێوێ بوو هەموو هۆڵەکانی پرۆڤە و چالاکی شانۆییتە کەمە جێ خۆشحاڵی و ئێمە زۆر سوپاسیانەکەین زۆر سپاس مامۆستاگیان هیوای سەرکەوتنە زۆر سپاس بۆ ئێوە بۆ کورساتیش هەر بژین